سێهەم ڕۆژی جەژن بوو کە عومەر و خانەوادەکەی ماڵ و حاڵیان بە تەواوی سووتا. ئەگەر ئەم منداڵە بچووکە خەبەریانی نەکردایەتەوە دوور نەبوو هەمویان هەر لەو خانووەدا بسووتێن. عومەر ڕۆژانە کارتۆن کۆ دەکاتەوە و دەیفرۆشێت. بەو جۆرە بژێوی خانەوادەکەی دابین دەکات. 21 ساڵە لەو خانووەدا دەژیت کە گوزەران تێیدا ئەستەما. ئەوان خێزانێکی 11 کەسین. ئێستا نە شوێنیان هەیە بۆی بچن و نەجل و بەرگ و نەخواردنیشیان هەیە بۆ بەکارهێنان. ئەوەی تەنها پشتیان پێبەستووە گەورەی خوا و هاوکاری مرۆڤەکانە. خێزانی عومەر دەڵێت سوپاس بۆ خوا کە منداڵەکانم سەلامەتن، بەڵام نەیتوانی بەر بە فرمێسکەکانی بگرێت کە بۆ ئاوارەبوون و لە دەستدانی ماڵ و حاڵەکەی لە چاویدا دەهاتە خوارەوە. وەڵی کاکە ئەوەی ڕۆژانە کە پیاوەکە بە مەقەبا و داروبەر کۆی نەکاتەوانێت لە بیفرۆشێ و بیخۆین هیچ شتێکمان نییە. تەنانەت قاپێکمان بۆ دەرنەچووە، پەداخێکمان بۆ دەرنەچووە، یەک شتێکمان بۆ دەرنەچووە کە ماڵ و مناڵەکەی پێ پێچمەوانێ. هیچە چاڕێکە کەرەمی خواکەم هەر کەسی یارمەتیمان بە لەلایەکانێت تا جێگەڕێکەی بۆ مناڵە نەدابینکەینەوانێ. وەڵی خێرتانەکە خوا پیاوەکەشم فەقەراتی هەیە دەستی تەواو نییە. ئەمە حاڵەکەمانە تەنانە کاسەی جەژنیشمان نەبووە. شکونانە بژێری خواکەن بەس حەمد و سەنا بۆ خوا کە مناڵانە بەو شێوەیە دەرچوون. چاڕی یارمەتیەتان لێکەین. عومەر بە دەوری دار و پەردووی ڕخاوی خانووەکەیەوە دەسوڕایەوە. نەیدەزانی خەمی سووتانی ماڵەکەی بخوات یان خەمی جێگە و ڕێگەیەک بۆ خانەوادە و منداڵەکانی، یان لە ئێستا بەدواوە لەکوێدا بژین و بە چه شێوازێک نانیان بۆ بهێنێتەوە. هەموو ئەو پرسیارانە ڕەنگە لە ئێستادا هیچ وەڵامێکی بۆیان نەبێت، تەنها لە گریان و چاوی منداڵ و خێزانەکەی دەڕوانی. ماوەی 21 ساڵە من لێرانم تا ئێسەکانێ شوێن و لانە و وێجێگا بوو، شوێن و مەکانم نەبوو، لە تاو نەبوونی و ئێسەر چیم هەبوو لە ماڵەکەیەوە تا گڕی گرتو خانەکەم هەمووی سووتەوە. هیچ شوێنێ شک نابم بەخۆی بچم. داوا لە خواگەن یارمەتی شتێکمان بن، خێرخوازانێ هەرچی هەبوو خێرتانەگە بۆمان بێن ماڵتانەوە بێت. دەر و دراوسێ هاتوون تا هاوخەمی بۆ عومەر و خانەوادەکەی دەرببڕن و ئەوەی لە دەستیان بێت بۆی ئەنجام بدەن. داواش دەکەن هەرچی لە توانایدا هەیە هاوکاری ئەو خانەوادەیە بکات. بەڕاستی ئەوەی وجدانی هەبێ حەق هاوکاریان پیاوە بکات. لەبەرەوە کۆڵێم ناڵی وردی هەیە، ژمم ناڵی وردی هەیە و پیاوێکی دەزنە ڕۆ هەژارە و پێشم وایە هیچ موچە شتێکی نییە. ئەمیش ماڵ و حاڵەکەیەتی ئابم خانۆشڕە ڕازی بۆ لێرە ئەمەی بۆ خۆی دروست کردووە و ئێترەوە خانۆکەیشی سوتاوە هیچی بۆ دەرنەچووە و کۆڵێم ناڵی وردی هەیە و ئالەم قات و قڕی گرانیا و محەممەد کوڕی بچووکی عومەرە، هێشتا تەمەنی نەبووە بە 8 ساڵ، ڕەنگە بە باشی فام نەکاتەوە کە چیان لێ بەسەر هاتووە، بۆیە هەر لەو سەر جێگا ڕقا چۆتە خەوێکی قوڵەوە و دەست و قاچەڕەشەکانی هێشتا ئاسەواری سووتانی ماڵەکەی پێوە دیارە. کاگومەر و خانەوادەکەی هەرچۆنێک بێت توانیان ئەو ئاگرە بکوژێنەوە کە لە ماڵەکەیان بەربوو بوو، بەڵام یەک شتیان لە ماڵەکە بۆ دەرنەچوە و ئێستاش نازانرێت چارەنووسی ژیان بەرەو کوێیان دەبات و دەستە و ئەژنۆ لە حەوشەی ماڵەکەیان دانیشتون. ڕەمی عوسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.